مامۆستاژیان تاوان سەرەتا بەڕاستی من زۆر سوپاس دەکەم بەو باری تەندروستی ئێوە کە نەتانێش بێ بە ڕێگەر ڕێگەی ئێمەتاندا کە ئەو دیدارە ساز بکەین بۆ ئێمە مایەی خۆشحاڵیە. سوپاس هەم بۆ ئێوە هەم بۆ کافیە خان. هیوادارم کە مزاحمتان نەبینین. عفوان سوپاس بۆ ئێوە. مامۆستاجان سەرەتا حەزەکەم لە زاری ئێوە جۆم لێبێ کە مامۆستا عەزیز محەممەد چێە، لەکوێ لە دایک بووە و تا دوایی ئەگەر بە جۆرەی ویستی خۆتان بە درێژی بێ دیارە باشتر ژیان نامەیەکی مامۆستا عەزیز لە زاری خۆتانەوە جۆمان لێبێت. وەڵا وەکو بە جەنابتم گوت ممچینە حیاتی تایبەتی من نەبیداتیە کۆ ئینسانێک لەو وەسەتی فەلاحی و دیهاتی دەوروبەری هەولێر ڕەنگە ئەو بایەخەی نەبێ جێ ئەو ئەحتیمامە نەبێ لەلایەن خەڵکی تر، بەس لەگەڵ ئەوەشە من بەروبۆمی دایک و باوکێکی کوردم لە دێکی بچکۆڵانەی نێزیک هەولێر کە پێ دەڵێن بێرکۆت و باوکم فەلاحی بوو، فەلاحێکی بچکۆڵانە بوو، بە معنایەکی تر ڕێنجبەر بوو لە حەقەتدا، خەڵکی منتیقی هەولێر بوو. دایکم خەڵکی بادینە لە خەڵکی عەفوان خەڵکی وان و باشقەڵعەیە. لەوێن دەرێ لە زمانی ئەوەی کە کوردەکان تەهجیر کران و ڕایان کرد لەبەر زەبر و زەنجی جێشی عوسمە جێشی تورکی، هات خۆی گەیاندە هەولێر، چووە ماڵە شێخێک لەوێن دەرێ. ئەو ماڵە شێخەش باوکم پەیوەندی لەگەڵ ئەو ماڵە شێخە بووە، لەوێ خواستی و بوونە ژن و مێرد بوونە بوونە ژن و مێردی یەکتر. باوکم پێشی ئەو سا ژنەشی تری بوو، بەڵام بەش بە حاڵی خۆمە زۆرم لە بیر نییە لە گوندە ژیابم، بەڵام دەزانم لە گوندە هاتمە دنیایانی چاوم کردەوە. پاشدانی مەجموعەیە گوندی دەوروبەری هەولێر هاتوو چوومان تیا کردووە و وەکو هەموو فەلاحێکی تر چەند ساڵ لێرە بووین و چەند ساڵ لە لای تر. تاوەکو نەختێک هەراش بووم لەبەر مەلایان دانام کە فێرە قورئان و خوێندنی مەلایان بم، بەڵام لەبەر هەندێک هۆ هینی خێزانی دایکم چونکە غەریب بوو کە سوکاری نەبوو، چونکە ژنەکەی تر لە دەوروبەری ئەو منتیقەیە خزم کە سوکاری هەبوو، دایکم کەوتە ژێر زەبر و زەنگ. طبعاً ئەو مەشاکلانش پڕۆشی بۆ من ئەهات و ڕەنگە هەر زیاتر لەبەرە من ئەویش تووشی ئەو مەشاکلە نەهات. هەندێک پێ نەچوو لە بیرمەیانی ممچینە 8 ساڵ 9 ساڵ شتە چاوە بووم بەرەو هەولێر هاتین. منی وەدۆ خۆدا چوونە تا هەولێر، دایکم لە هەولێریش ئیشیە کرد و منیش چوومە حوجرەی فەقیهان لەوێن دەرێ بخوێنم. ساڵێکیش تەقریبەن پاشێنجێنێ چوومە ناو فەقیهان، ینی لە ماڵ نەمام. ببەخشە مامۆستا ئەوە چ ساڵێک بوو کە لەگەڵ دایک تا بەرەو هەولێر هاتن؟ و بە تەخمینی خۆم ڕەنگە 1935 ئەوانە بێ، ڕەنگە ئەولاتریش بێ نەختێک. دیارە من عمریشم معلوم نییە بە تەواوەتی. فترێک چوومە ناو فەقیهان، تەبان لەوێن دەرێ خوێندم، زۆری نەخایاند. ممچین بوو لەگەڵ میزازم نەگونجێ، ممچین بوو لەبەر سبابی تر کە ئێستا بە تەواوەتی ناتوانم دەستنیشانی بکەم و ناوی لێنم لەبەرچی ناو فەقیهانم بەجێ هێشت و هاتمەوە. خەریکی ئەوە بووم کە بچمە کرێکاری بکەم. ڕەنگە بڕک پاک و خاوێن بووم و فەقێ بووم. ئاخر لە ناو فەقیهان گەڕاومەتەوە، خەڵکیان دەبرد بۆ ئیش، بەڵام منیان نەدەبرد بۆ ئیش. تەمامەوە، ینی جارێ 2 جار 3 جار دیار بوو ئیواش هەبوو نەسیحەتی دایکمیان کرد کە بۆچی نەستە مەکتەب. ئەوسا ڕەنگە من عمرم گەیشت بێتە 12 ساڵ شتشی ئاوە، کەم زیاتر باش لە بیرم نییە. من
چونکە دائیمەن دایکم و باوکم کە دەیانزانی دەیانویست بزانن عمری من چەندە بە جۆخین حسابیان دەکرد چەند جۆخینیان لەو دێ هەڵگرتووە چەندیان لە دێکەی تر هەڵگرتووە دیارە 4 جۆخین ینی 3 ساڵ 5 جۆخین ینی 4 ساڵە بەم شکڵە حتا پاش دانێژ لەسەر ئەساسا من تەقدیری عمری خۆم کرد چوومە مەکتەب لە حەقەتدا لە سنفی سێیان دانام چونکە نەختێ کەوتمە نا ضەرەبە زەیدون عەمرەن و بەعزی هەندی مەسایلی وردە کتێبی ناوفەقیانم خوێندە بوو لەبەرەوە لە سنفی سێیان دانام بۆیە من سنفی 3 و 4 و 5 و 6 ابتدائیم تەواو کرد لەگەڵ داکم ئەژیام بە تەواوەتی ئینفیساڵمان کرد لە باوکو و کەس و کاری باوکم و فڵان و ئیلا بە دەگمن ئەگەر تووشی یەشیان هاتبینیان سەردانێکیان کردبین بەڵام تقریبەن ینی پەیوەندیمان بەوان نەما بۆیە من هەر لە ڕووی ڕێزلێنانەوە لە دایکم یادی بەخێر بێ بەڕاستی من بەش بە حاڵ خۆم بە کوڕی دایکم دەزانم زیاتر لەوەی کوڕی باوکم بم ڕەنگە حتا تەربیە و فڵان و شتانش زیاتر قەرداری دایکم بم لەوەی قەرداری باوکمم بەڵێ باوکم بوو دایکم بوو بەڵام ژیان و حیات و فڵانوانە بە دەرەجەی ئەساسی من لەگەڵ دایکم بوو دایکم ئیشی دەکرد و منیش لە مەکتەب هەتاوەکو سنفی شەشم تەواو کرد طبعا هێشتا سنفی شەشم تەواو نەکرد بوو چوینە ناو نەوع سیاسەتێک پاشی سنفی شەش ممچینە ساڵێ 2 ساڵ وەکو بەکرێ لە هەندێک دەوائری حکوومەتیشم دەکرد پاش دانێت چوون بۆ خۆم تەرخان کرد بۆ نەشاتی حیزبی تەبانەوە پێداچوونەوەیشی دەوێ من مشینە لە 41 لەو شوێنانە 41 42 41 42 کە باش لەبیرم نییە چوومە ناو حیزبی هیوا ڕنگ بوو هەندێک کەس لەوانی کە لە مەکتەب بوون لە وەختی خۆیان یادی بەخێر بێ کە من مچینە بەش بە حاڵی خۆما کەمێک قەرداری ئەو بم عەزەدین فەیزی مامۆستایەکی ناسراو بوو کورتپەروەر بوو ممچینە هەندێک منیان چاویان تێبڕی بم منیان دەست نیشان کردبێ بۆ حیزبی هیوا و لە حەقەتدا یەک دوو کۆبوونەوەیان لەگەڵ کردم با پاردەنێ منیان برد بۆ سوند خواردن چوونە ناو حیزبی هیوا تا ئێستاش ئەو مەشاعرانەم لە مێشکایە چۆن چوین سوندمان خوارد بە قورئان و بە چای کوردستان و بە خەنجەر و ئیتر بە سەری سەرۆک و تر لەو بابەتانە کە ناکرێمە ڕۆژێ لە ڕۆژان ئەسراری حیزب بە هیچ جۆرە ینی دەرشێنین یان بە کەسی ڕابگەێنینەوەی ببارێزینە ژێنا بەو خەنجەرە خوێنمان حەڵاڵە ئێوە ساش ئێمە گەنج بووین خوێنگەرم بووین پێشی ئەو ساش باشم لە بیرە جارێکیان تەلەبە هەراشەکانی مەکتەبیان لە سنفی سێەوە تاوەکو شەش ئەوانەی هەراش بوون ئەو ساش تەلەبەی هەراش لە مەکتەب زۆر بوون وەکو ئێستانیە لە سنفی شەشیان لە ساڵی شەشیان لە ساڵی هەفتە بزەڕورە بچنە مەکتەب نەخێر هەندێک لە 12 ساڵی لە 13 ساڵی چوونە مەکتەب جارێکیان ئێمە چوینە شوێنێ بەهار بوو دیار بوو بەرەو نەورۆز و پاش دەنەزانیمان بەرەو نەورۆزە ئەو مامۆستا کە دەڵێم عەزەدین فەیزی لێی پرسی لامانی پرسی چێ دەزانی ئەوڕۆ چ ڕۆژێکە نازانم ئەڵێم گوایە من جوابم دابێتەوە بەڵام بەش بە حاڵی خۆمە من ئەوەم لە بیر نییە بەڵام کوڕێکی ترمان لەگەڵ و جوابی داوە ئەوەم لە بیرە وتی مامۆستا نەورۆزە وتی وەڵە ڕاستە دانیشە 2 قسەی لەسەر نەورۆز بۆ کردین هەڵپەنماین ینی بەتەواوەتیە هەستمان بۆ دەکرد ئەو مەساماتەی کە هەمانە هەمووی پڕە بێ بە تەواوەتی ینی ئیمتیلاکەین و کوواڵێن چەند قسەیەکی کرد لەسەر مناسبەتی نەورۆز و ئەو ئەساتیر و ئەفسانەی نەورۆز و چۆنی ئەجێڕنەوە و لەسەر ئەساسیەوە پێکاتوە زۆر کەیفمان بۆ قسانە هات پاش دەنێک دوو تەقەشیان کرد و 2 سێ پێست شایشمان کرد و ئیتر ئەگەر بیان گوت بە لە هۆرەزە خۆت تێ هەڵدە کورد سەر دەکەوێ ڕێک بوو قەت تەڕەدود نەکرد ئەو ساوا بوو بە عەواتف و مەشاعر پیا و دەچۆ ناو حرەکە جا ماینەوە تەبان ئێمە وەسەتێکی زۆر لە گەنجەکانی تازە پێگەیشت و لە ناو هیوا ئیشمانە کرد ئەمە فترەیەکی خایان تەبان با بڵێن ینی پاشی ئەو فترەیە تەتەوراتێکی تر ڕوویدا خصوصا لە جەبهەی حەرب لە جەبهەی شەڕ لە بینی ئەڵمانیای نازی و لەگەڵ وڵاتانی تەحالف و بە سوورتێکی خاص کە یەکێتی سۆڤێت چوە ناو
جبهەی تحالف جبهەی شەڕ وخصوصا هەندێک نەجاحاتی زۆر گەورەی بەدەستهێنا لە ڕاستیە تەسیری لەسەر ئاب و هەوایەکی تازەی خەڵق کرد. خەڵکەکە هەستی بەنەوە شتێکی تر دەکرد. جا بۆیە هەندێک ئەفکاری تەقەدومی ئەفکاری پێشکەوتن و خواز ئیلا ئاخری لەو ناوانە پەرش و بڵاوەوە قسەی لەسەر ئەکرا. پێشدان ئێمە نەمانەزانی سۆڤێت ئێمە دەمەنگوت رووسیا. کەلیمەی سۆڤێت بە حەد ذاتی خۆی تعبیر لە مەرحەلەیەکە کە بڵێ سۆڤێت و ئیتحادی سۆڤێت و یان یەکێتی سۆڤێت گەیشتینە ئەو مەرحەلەیە کە بڵێن یەکێتی سۆڤێت و متابعی شەڕی جەبهەی شەڕ بکەین. تر سەرە نایەشێنم لەو فتراتانە ئیستقتابات ینی فەرز دەستی پێکرد لە ناو حیزبی هیوا مڵۆمۆ دەستی پێکرد کە بەرەو ئیتیجاهێکی پێی دەڵێن تەقەدومی بڕۆین. ئیتر لەوە لام وایە 41 بوو یان 42 تەنزیمێک پێکات بە ناوی کۆمەڵی ملت جەمعیەتی شعب. کۆمەڵی ملتمان پێ ئەگوو ئێمە مەجموعەیەکی زۆر لە ئێمەمانان کە لە حیزبی هیوا بووین و گەنج بووین ئێمە خۆمان لەو جەمعیەتە دیتەوە لەوێن دەرێ کۆبووینەوە طبعاً بە تیجاهاتی تەقەدومی تەسقیفە کراین. ئەوەی کە لە وەختی خۆیان منیشی ڕاکێشە بۆ ئەو ئیتیجاها کە ناویشی لێ نەڕابوو طبعاً حیزبی شیوعی یان ئیتیجاهی شیوعی کۆمەڵی ملت بەڵام دیار بوو بیر و باوەڕ و ئەفکار و فلان و ئەوانە هەمووی بەراو ئەولا بوو. لە ڕاستیە دوو چشتی زۆر ئەساسی ئێستاش بیری لێ ئەەکەمەوە ئەو ساش خەیاڵما ئاهات ممکن بوون هاندەر بن ئەوانە ئەو دوو چشتە. یەکەمینیان باسی ئینسانی زەحمەت کێشە کرا کە لە نظامێکی ئیشتراکی لە نظامێکی وەکو سۆڤێت چارەسەری ئەو کێشەیە دەکرێت نظام دەبێتە نظامی ئەوان و لە هەمان کاتیشە چارەسەری کێشەی نەتەوایەتی دەکرێت. منیش وەکو گەنجێک پێش ئەو ساژ لە هیوابوویمە ئەبێ هەستێکی نەتەوایەتیم پیا کرد بێ بیرم لەوە کردوێتەوە لامە ئەو دوو مەسەلە زۆر مەسلەی ئەساسی هاندەر بوون بۆ من کە ئیرتیباط لەگەڵ تەنزیمێکی ئاوا بکەم. طبعاً نامەوێ بڵێم من لە ڕێی فکر و فەلسەفە و خوێندنەوە چووبم بۆ ئەو تەنزیمە ئەو هەڵوێستەم وەرگرت بێ شوێن پای خۆم گۆڕی بێ نەخێر لە ڕێی قووەتی مەثەل یعنی لە ڕێی نمونە لە ڕێی کار کە ئەمە نظامێکە وایە ئەجینا ئەوسا ئێمەمانان مستەوای سەقافیمان مستەوای فکریمان شتێکی ئەوتۆ نەبوو لەم ڕێوە. ئێستا مەسەلەن کابراگەتوانی لە جادە خۆی تەسقیف بکە کە پەسەندی ئیتیجاهاتی ئیشتراکی بکە بچی لە دەرگای ئەو حیزبە ئیشتراکی ئەنەویتر بدا بڵێ دەبمەنداتە یان دوو قسەی لەگەڵ بکەی قەناعەتی پێبێنی ئەوە کۆتایی لێ چونکە ئەساسێکی ئێمە ئاوان نەبووین. ئێمە تەماشای جەیشی سۆڤێتیمان دەکرد و سۆڤێت و فلان و ئیلا ئاخری کە لەوێن دەرە کێشەی نەتەوایەتی هەڵکراوە و کورد ئیمکانیاتێکی باشی هەیە ئیتر ئەوانە بوون هاندەر بە نیسبەت ئێمەمانان و حتا لەو فترەیە مەسادری سەقافیمان مەسادرێکی ئەوتۆ نەبوو. جارێ بە کوردی چی ئەوتۆ نەبوو لە بیرمەیانی لە 43 و ئەوانە بە کوردی بۆ خوێندنەوە بۆ خۆ تەسقیفکردن هیچ شتێکی ئەوتۆمان نەبوو نەک بە کوردی بە عەرەبیش هەر نەبوو. لە عەرەبیە لە 44 لە 45 دەستی پێکرد هەندێک تەراجم و هەندێک مەجەلاتی مصر و سۆدان و إلى آخره لە دارالحکمەی بەغدا هەندێک مەسائلی دومیترۆف و العمل بالأجرة ورأس المال ئەوانە تەرجمە بکرێن تازە بوون ئەوانە. ئەجنا پێش دانێ تقریبا لە زمانی شەڕا یەک مەجەلە دەردەچوو پێیان دەگوت مەجەلەت المەجەلە دەماعەتی زەنون ئەیوب ئەوانە دەریانە کرد ئەمانە لام وایە ئەوانە پێیان دەگوترا إلى الأمام. ئەمە لەو فترەیە ئیشتراکم کرد لە مەجەلەت المەجەلە بۆشم هات بە ئینوانی خۆم بەڵام هیچی لێ تێ ناگەیشت چونکە بە عەرەبی بۆ عەرەبیشم نائەزانی دەشمیز فێری بم تا هەستم بەوە دەکرد دەبێ فێری بم چونکە فێری نەبم هیچ ڕێی تر نیە بۆ ئینسان خۆی ڕابێنێ و فێرەشتێ بێ مەسادری سەقافیە بێشتی تر نەبوو یانی لەو بابەتە. ئیتر لەو بابەتە ئێمە چوینە ئەو منەظەمەی جەمعیەتی ئەمەل
طبعا ئەوی جەریدەی هەبوو تا لە بیرم دێ ڕۆژێکیان منیان برد بۆ ئیستینساخ بۆ ڕوونووسینی جەریدەکە بۆ ئەوەی هەمووی بە یەک خەت نەبێ ینی محافەزەی نهێنی شتی و ئاوار بکرێ هەمووی بە یەک خەت نەبێ لە حەقیقەتدا خەتیشم خراپ بوو بەڵام لەگەڵەوەشە گوتیان ئەوە مشکلە نییە مهم ئەوە بخوێنرێتەوە خەتم باش نەبوو ممکنە بە لە سجن ئەوانە پاشدانی هەوڵمدا نەختێک ها لە ئەمام لەو کۆمەڵی ملت ئاواماینەوە ئێمە فترەیەکی زۆری پێنەچوو کۆمەڵی ملت بۆ ئەوەی جەریدەکەی بە چاپ دەرێنێ ئیتیساڵیان بە یەک لەو تەنزیماتەی بەغدا کرد کە جەریدەکان بۆ چاپ بکە لە باتەوەی بەدەست خەت بنووسێ بۆیان چاپ بکە ئەمە بۆ هۆی تەماسێک ینی پەیوەندیەک لەگەڵ ئەو حیزبە پاش دەنێ بیر بکرێتەوە بۆ نەبینە یەک ئەوەی کە چوو بۆ مەسەلەی جەریدا ئەوەی هێناوەتەوە کە وەسا من لە هەیئەتی قیادەوە ئەوانە نەبووم ئەوەی هێناوەتەوە کە بۆ نەبینە یەک بۆ سیارزەریدتان بۆ چاپ بکەین دیارە لەگەڵ مەجموعەیەک تەنزیماتەوەوانە ئیشان کرد کە هەوڵ بدەن پاش دەنێ اتفاقیان کرد لەگەڵ جەماعەتێک پێی گوترا حیزبی شیوعی جەماعەتی وحدەتە النضال چێ و چێ مامۆستا ببن بە یەک یعنی ئەو کۆمەڵی ملەتە کە ئەو جەریدەی دەردەیەنا کە خۆی بە پێشکەوتن خوازدادەنا خۆی بە تەقەدمی دادەنا هەوڵیدا ئەو جەریدەیە بە چاپ دەربخە هەڵەقل یعنی تاقەیەکی معنەوی دەبێت خەڵکەکە ڕێزی لێ دەنێ فلان چوون لە بەغدا دەبێت چونکە لە کوردستانە ئیمکانێتە نەبوو لە بەغدا شوێنێک بدۆزنەوە کە ئەو جەریدەیان بۆ چاپ بکە مسودەکەی بۆ بن چاپی بکە ئەوانەی کە ئەو قسەیان بیست جوابیان دەوت باش بۆ نەبینە یەک بۆ ئێوە نابنە فەرق لە ئێمە بۆی لە بەغدا لەگەڵ حیزبی شیوعیە لەگەڵ ئەو تەنزیمە شیوعیە کە ئەوسا بە حیزبی شیوعی دادەنرا ئەوسا چونکە ئەوسا جەماعەتی قاعیدە هەبوو جەماعەتی وحدەتە النضال هەبوو طبعا پاشدانی جەماعەتی قاعیدە ئەو بۆ حیزبی شیوعی ئەو بۆ حیزبی شیوعی حەقیقی إلى آخره بەڵێ سەرنایشێنم ئەوە لە حەقیقەتدا بڕیاری لەسەردرا کە ئێمە بچینە ناو نضال بێتە وحدەتە النضال و جەریدەمان دەرێنا یان جەریدەیان دەرێنا برادەرانی ئێمە فەرعی کوردی بە ناوی یەکێتی تێکۆشین ئەو یەکێتی تێکۆشان یەکێتی تێکۆشین ئەمە فترەیەکی خایان وا بزانم تاوەکو 44 با بڵێن لە 43 طبعا تەواریخە من ناتوانم تەدقیقی کەم چونکە ئەوە لە زاکرم زەعیف بووە و پاشدانێ هیچم بەنووسرا بۆ نەماوەتەوە من لە بندەستما بێ ئیستعانەی پێ بکەم چوینە وحدەتە النضال لەوێن دەرێ دیارە لەژێر تەئسیری جموجۆڵی حیزبی شیوعی و نەشاتاتی حیزبی شیوعی وحدەتە النضال هەژا حیزبی شیوعی کەوتە ناو کاری جەماهیری و ئیزرابات و مزاهرات و فلان وشتیوە ئەلەم فترەیە تقریبا نەشاتاتی باشی هەبوو ئەلەو فترەیە وحدەتە النضال دیارە کەوتە ناو ئەوە کە بیر بکاتەوە بۆچی لەگەڵ حرەکەی شیوعی یەکتر نەگرن ئەوەی کە پێ ئەوسا سکرتێری فەهد بوو یانێ جەماعەت پیان دەگوت جەماعەتی قاعیدە حیزبی شیوعیمان پێدەگوت ئێمە پاشدانێ بەڵام خەڵکی ترەوەی کە ئەترافی بە حیزبی شیوعی ناکرد پێدەگوت ترا بە جەماعەتی قاعیدە غاڵب تەنزیماتەکانیش تقریبا بە ناوی جەریدەکان ناودەبران بڵێ وحدەتە النضال قیادەکەی بڕیاریاندا کە ئینزیمام بکەن بۆ حیزبی شیوعی کە ببنە حیزبی شیوعی ئەوەی من لە مێشکما مابێ یەکێتی تێکۆشین ئۆتۆماتیکیین وەگەر ئەسڵەکە نەکەوت کە ئەویش لەگەڵ ئەوانەی لە بەغدان بچنە ناو حیزبی شیوعی عێراقی ئەوان بە تەنیا کەوتنە ناو مفاوەزات وەکو بڵێ وەزنێکی تایبەتیان هەبێ ئیمکانیاتێکی تایبەتیان هەبێ طبعا وەکو شخصیەتێکی ساڵح حەیدەری و مەجموعەیەک لەوانە لە حەقیقەتدا ئەوانە هەنگاوی یەکەمیان هاویشت بەشێکی زۆر وەدای ئەو هەنگاوە ڕۆیشتن چوونە ناو مفاوەزات و هاوڕێ فادیاندی بوو ئیتریاندی بوو فڵانیاندی بوو بیستم لە وەختی خۆیان کە موافقەت کراوە ئەوسا کابرایەکی ترمان هەبوو مەلا شەریفی پێدەڵێن ئەمەش یەک لە ئەناسیرە باریزەکانی ئەوسا بوو بەرزایەکەشی لەوە هاتبوو ینی ناوداریەکەی لۆش لەوە هاتبوو ئەیسامی بوو خۆی پێگەیاند بوو مەلا بوو فێرە هەندێک زمان بوو ئەی خوێندەوە نیمچە سەقافەتێکی پیا کرد بوو کەچی هەندێک لە مستەوای تەلەبەی جامیعە و ئەوانە بوون ئەو مستەوایان نەبوو
ئەمە مەلا شەریف ئەو سات چوو بۆ حیزب بەس خەڵکی کەم لەگەڵ بوو یان خەڵکی لەگەڵ نەبوو تەنزیمات بە دەرەجەی ئەساسی لەگەڵ وحدەتە نیزال بوو برادرانی کوردستان فەرعی وحدەتە نیضال کە لەگەڵ چوونە ناو مفاوەزات بکەن لەگەڵ حیزبی شوێی دیارە باش نەگەیشتنە یەک ئەو جار بیستم گووا ئیتفاق کراوە کە ئەوانیشی زیمام بکەن بەڵام ئەوان گوایە داوای ئەویان کردووە کە ئەوان هەڵسەنجێنرێن ئەوان لەوێن دەرێ قیادەن و ئەوان لەوێن دەرێ ئیش ئەزان و خەڵک ئەناسن و پاشدانێت جەریدە ئەوان دەبێت دەریبێنن جەریدەش لام وایە دەرچوو بوو یان ممکنە دەرچوو بێ ئازادی چونکە ئازادی دەرچوونی اقترانی کرد بە چوونی مەلا شەریف بۆ ناو حیزبی شیوەیە سەر ناشم یعنی دیسان دەڵێمەوە بیستم لە وەختی خۆیان بۆ فترێک اتفاقیان کرد بەڵام ئەو فترەیە زۆر کەم بوو ینی بە ڕۆژ تەقدیر دەکرێت بە چەند ڕۆژێک تەقدیر دەکرد ڕەنگە 2 هەفتە شتەکی وابێ پاشدانێ هەڵگەڕانەوە حیزبی شۆڕشیان پێکەنا حیزبی کوردستانی با بڵێن حیزبی کوردستانیان پێکەنا جەریدەکەشی شۆڕش بوو بۆیە بە ناو حیزبی شۆڕش ناوبرا جەماعەتی شۆڕش ناوبرا ئێمەمانان کە ئەگەیشتین بە حەقائق ئەو جا با بڵێن حەقائق لە ڕێی ئەوانە ئەگەیشتینە کە هاتووی بەغدایان دەکرد مستەوای سەقافیمان ئەلە مستەوایە کە بۆم باس کردی ئاگامانشتی تر نییە خوێندەواریمان لە سەحافە فڵان ئەوەندە من بڵاو نییە کە تاپچی بخوێنتەوە لەسەر ئەساس خوێندنەوەکە تۆ تهدیدی مەسیری خۆت بکەیت بۆیە ئەوانەی کە لە بەغدا دەگەڕانەوە ئەیان گوت ئەوە وایە و ئەوێ هێوایە هیچ بەڵگەمان نەبوو بڵێن وە نییە بۆیە بەشەچێ هەرە زۆری ئێمەمانان چوینەوە حیزبی شۆڕش یعنی انتقالمان کرد لە هیوا بۆ جەمعی ملت کۆمەڵی ملت عفوان مناس دەکەی لە کۆمەڵی ملت بۆ وحدەتە نیزال لە وحدەتە نیزال بۆ شۆڕش چوینە ناو شۆڕش ئەو شۆڕشی لام وایە گەر باشم لەبیر بێت ڕەنگە لە هاوینی 45 تا هاوینی 46 تا ئابی 46 ئیشی کرد لەو فترەیە نەشاتی حیزبی دەها دیارتر بوو ئیزراباتی سکەک و مزاهرەی 28 حوزەیران لە بەغدا و ئیتر یعنی حیزب لە نهێنیە لە مەسائلی فکری و تەسقیف و ئەوانە کەوتە مەرحەلەیەکی عەمەلی و وەسەتێکی باشی بۆ لای خۆی ڕاشێشە بەلای زۆری دیارەوە تەئسیری کرد لەسەر فەرعی ئەوەی عەفوان حیزبی شۆڕش ئەو حیزبە کوردستانی شوێکانی کوردستانی هەندێکیان بە تاکسونە ناو حیزب ئەمە هەندێک لە ئێمەمانان پێشی ئەوەی شۆڕش خۆی هەلکات چوونە ناو حیزبی شوێی لە ڕێی ئەو مەلا شەریفی کە بۆم باس کردی هەندێک پەیوەندیمان لەگەڵ ئەو هەبوو چوونە ناو حیزبی شوێی ئەوانی تر هەندێکیان حتا ئیستیقالەیان تەقدیم کرد کابرا چۆک و حەمید عوسمان یادی بەخێر بێ بەڵام گوتی هێشتا موهیمەکەم تەواو نەبووە هێشتا هەلە ناو شۆڕشم بەڵام ئەوە ئیستیقالەم و ئەوەش مووقفمە بۆ حیزبی شوێی یعنی خۆی ئامادە کردوێتە حیزبی شوێی بەڵام گوتی دەبێت دەوری خۆشم ببینم بۆ ئەوەی ئەو حیزبە نامێنێ بەرەو مؤتەمەر بوون مؤتەمەریان بەسلام وایە لە ئابی 1946 لەو مؤتەمەرە ئەو منەزەماتانە هەڵکران شۆڕش هەل بوو ئەوانەی کە خۆیان بە شوێعی دەزانی بەشێکی هەرە زۆریان لە شۆڕشیەکان چوونە ناو حیزبی شوێی بەشێکی کەمایەوە لە ناو شۆڕش لەگەڵ ڕزگاری ئەویش حیزبێکی تر بوو بەڵام قیادەکەی بە ئەساس قیادەیەکی شوێیانە بوو ئەمانەش چوونە ناو لەگەڵ کۆمەڵەی ئێرانی ژێکافە گوتم ژێکاف لە گوتم بادەڵ لەگەڵ ژێکافە حیزبی دیموکراتی کوردستانیان پێکەنە تەمان ئەوسا ناوەیشی تری هەبوو ئیتر ئێمە چوینە ناو حیزبی شوێی ئەوە مەرحەلەیەکە لە حەقیقەتدا بەنسبەتە من هەتا ئێرە هاتم ئەوە خۆی دەدا لە 46 مامۆستاجان ئەو خودا لێ خۆش بوو ئەنوەر دڵسۆزە چییە باسێکە گوایە ئەنوەر دڵسۆز برادێکی حیزبی شوێئی بوو یەک لەوانە بوو دەست پێشخەری کرد بوو بۆ چوونە ناو حیزب پاشدانێ چوو ئیلتیحاقی کرد بە حەرەکەی مەهاباد وەرەقەی قبوڵی لە حیزبەوە بۆ هات لە ناو حیزبی شوێی لە ڕێی منەوە من بۆ بنات ئەوسا لە ڕەواندز بوو هێشتا
نازانم لەوێ ئیشی کرد وەزیفەیەکی هەبوو فلانی چێ بوو وا بزانم بەڵام پاش دەنێک کە حرەکە لە دیوی حرەکەی کوردی لە دیوی ئێرانە دەستی پێکرد و بارزانیەکان بەرەو ئێران ڕۆیشتن ئەنوەر دڵسۆزیش ڕۆیش بۆی وە نەردڵسۆز کە ئەندامێکی کۆنی حیزبی شیوعی بوو تەوان مایەوە ڕاستە گوایە یەکەم کەس لە کوردستانی باشوور لە خواری کوردستان ئەو بووە بە کۆمۆنیست وا بزانم ساڵح حەیدەری بێ وا بزانم ساڵح حەیدەری بێ وا بزانم بۆ ساڵح حەیدەری چونکە ساڵح حەیدەری لام وایە لە چلوێ کولەوانە چوو بەغدا بۆ کولی حقوق ئەوەی کە نەچوو بۆ بەغدا ڕێی ئەوەی نەبوو ئەو ڕێچکە بگرێ ینی زەحمەت بوو ئەو ڕێچکە بگرێ هەلە خۆتەوە بچی ببێتە ئاوا زەحمەت بوو ئەویش نامەوێت جەزم بکەم بەڵام وا بزانم ساڵح حەیدەریە مامۆستاجان یەکەم کەس چێ بووە کە ئەو ڕێبازەیان ئەو فیکرەی بە ئێوە ئاشنا کردووە بە من شخصیە بەڵێ من لە حەقیقەتدا هاوڕێ جەمال حەیدەری ئەنجا جارێکیان نووسراوێکم بۆ کەریم حیسامی نووسی باسی ئەوم کرد ئەوەی باسی شوێتی لەگەڵ کردم و بەرەو شوێتی بردم و باسی ئەوم لەگەڵ کە چێ منی بردە حزب ڕەنگە لێم بپرسی وەم بۆ ڕەنگە لێم بپرسی باسمات فەرقێ لە بینەوەی شوێتی فێرکردی لەوەی حزب گوتم فەرقیە بەڵام ئێستا وەختی نییە لەمە بەسم ئەو بوو هاوڕێ جەمال حەیدەری سەبارەت بە نەوع پەیوەندیە کە لە بینی ئێمە و لە بینی ئەوان لە یادی بەخێر بێ لە بینی دایکم و لە بینی بنەماڵی حەیدەری ئەوە بوو پەیوەندیەکم هەبوو جەمال حەیدەری نەمر جەمال حەیدەری مەوعیدێکی لەگەڵ لێدام لە وەختی خۆیان بۆ جەمعیەتی ئەمەل پێشی ئەوی بسمە ناو حزب جەمعیەتی ئەمەل بوو ئەلەوێوە ئینعیتافەکە لەوێوە دەستی پێ کرد ئەو بەڵام پاش دانێ عەلاقەم لەگەڵ ملا شەریف ئەوە تەقریر مەسیرم کرد چوومە حزب ئەو مەلا شەریفە چۆن دەری بوو وە چی بەسەر هاتمە ئەو مەلا شەریفە خۆی خەڵکی ڕەنگە ڕەژانن هەروەشی دەگوت مەلا شەریف کوڕی مەلا عوسمانی ڕەنگە ڕەژانە لام وایە بە ئەسڵ ئەمە دەیەکە لە کوردستانی ڕۆژهەڵات بێ بە تەخمین و ئاڵێم جارێکیش هەندێک قسم لە حەزم لە مامۆستا دەرزارە خوێندەوە لام وایە ئەو باشتر ئەو مەسائلانەی بیستووە بەسوا بزانم لە دەیەکانی کوردستانی ڕۆژهەڵاتە بەڵام پاشدانی هاتوون بەرەو منتیقی هەولێر و ئەوانە پاشدانی هاتوونەتە هەولێر مەلا شەریف لە هەولێر بوو تەنها لە مەلایەتی خوێند بوو بەڵام پیاوەشی زیرەک بوو لێوە شاوە بوو و لە حەقیقەتدا هەندێک تەسەڕوفاتیشی هەبوو ڕەنگە بە هەندێک کەسان تەسەڕوفاتی زۆر زۆغرەی بوو شاز بێتن بەڵام تەسەورمان دەکرد ئێمە ئەوە وەکو نموزەجێک دەهاتە بەرچاومان ئەمە مایەوە لام وایە لە 47 ئینفیکاچ کرد لە حزب پاشی هەنجی نێژ گیرا فەترێکی لە سزنمە بۆ لە حزب دوورکەوتەوە على لەقل ناحێ شکلەکەت پێ بڵێم بۆ لە حزب دوورکەوتەوە برا هاوڕێفا دووانە جیران ئەو سادە سزن بوون و مالک سێف و ئەوانە و یەهودا ئەوانە قیادەی حزبیان وەرگرت اینجا نازانم وەکو هەنجەت ئەوەی باز دەکرد یان بە قەناعەتەوە بوو دێگۆ ئەو قیادەیە کە ئێستا قیادەی حزب دەکا ئەم قیادە شاوی ئەوە نییە قیادەی حزب بکاو ئێمە لەگەڵی بین هەتا من لە بیرمە زۆر چاک زارێکیان گوتم پیاوێکی فەقیرم هەرچی دێتەوێ هەرچی هەمە دەتوانێت بیفرۆشی بسی سەرکی فێت بدەیت لە کەرکوو گوتم هەموو ئینسانێک دەتوانێت سەری بدا بچی قسەی لەگەڵ بکە فەهدیش تۆ دەناسی تۆ نەسیحەتیەوە مەکە لە حزب بێمە دەرێ کە وەکو حزبت نیشاندام پێی خۆشحاڵ نیم تۆ ڕێی دەرەوەشم نیشاندەی بڕۆ فەرموو دەتوانی هاوڕێ فەهد ببینی پیرەژنێک دەتوانی بچی هاوڕێ فەهد بینی پیرەمێرێک دەتوانی بچی هاوڕێ فەهد بینی تۆ بڕۆ مواجهەی بکە لە کووتە ئێستا قسەکانی بۆ بکە بڵێ ئەوانە وان و دەیگوت ئەوانە مسەقەفن و ئەوانە قیادە نین طبعا ئەو ممکنە هەندێکیانی دەناسی چونکە ئەو ئەندامی لوزنەی مەرکەزی بوو لە مؤتەمەرە کە من مؤتەمەرە ئەو حاضر بوو هۆ لە هەمان مؤتەمەرە ئەو بۆ ئەندامی لوزنەی مەرکەزی طبعا ئەوەش تعبیری لە ڕوئیەی لە تەماشاکردنی حزبی شیوعی بوو کە پێگەیەک قاعیدەیەکی نەبوو لە کوردستانە بۆیە حەزی دەکرد زوو هەندێک ئەناسری ئاوا پێشخا و من بەشوە حاڵ خۆم بە شتێکی ڕاستی دەزانم پێشی خا تاوەکو فعلا ڕاستەخۆ عەلاقەیان بە قیادەوە بێ ئەوەی نەکرد مەلا شەریف ئێمە مانانی ژێمان لێ نەگەر حتا بۆ من و بۆ چەند کەسێکی تری نووسی بوو کە تەئسیری لەسەر ئەوانیش کرد بوو بۆ ناو حزب دەیگوت ئەوانە شیاوی ئەوە نین مایەوە تەبان ڕەنگە پێشی 21 ساڵ ئەوفاتی کرد بەڵام قاعدە فکریەکەی بەجێ نەهێشت بوو هەندێک توکانم وکانی دادەنا زارزارە خەڵکەکەش ڕێزی لێدەنا
باسی من هەر جارێک بەهات بامایە پاشی فترەی شۆڕشی تەمووزەوانە بەهات مامە هەولێر سرم لێ ئەدا دائیمەن سرم لێ نەئەبڕێ مایەوە پێشی 21 ساڵ لە قسان لە پاشی تەشیعی ناساوێک لە ناسیاوەکانمان دەگەڕێتەوە چۆرە ئەوەخواتەوە ئیش تەواو دەبێت ئەوە 21 ساڵ 22 ساڵ 21 ساڵ دەبێت تەواو بووە هەر لە هەولێر جا ئەوەش عەرزی قسەیە کرد بکەم ڕەنگە ئەوە هەر بۆ نادیرەیەک خۆش بێ لەسەر ئەوە من ممچینە لە وەختی خۆیان بۆ منوسی بوو لە کەرکوو بوو کە فێری ئەوەمان مەکە ئمە حزب بەجێبێلین مادامە فێرت کردی بچینە ناو حزب فەزڵێکت هەبوو لەو بابەتە ئێستا نامانەوێت ئەو وەزع بگۆڕین ئێمە مقتەنیعین بۆ وەزعەکە هەیە دیار و ئەو جوابی داومەتەوە تا چ ڕادەیەکە من نیگەرانی خۆم نیشانداوە نازانم ئەڵێ بتۆرێ و من نەتۆراوم بشگۆڕێیت من نەگۆڕاوم بشم کوژن بم هەنجنن هەر ئەو من هەتا ماوم شتێکی ئاوای نووسی بوو ئەو شتانەم لە بیر ماوە ئەمە لە 47 ئەوم لە بیر ماوە بۆ لە بیر ماوە ڕەنگە دەجار خوێن بێتەوە بۆیە لە بیرم ماوە پاش دانێشێک ترمان دەدیت ینی چۆ دەرێ لە حزب نەما بەڵام وەکو وارزم کردی قاعدە فکریەکەی بەجێ نەهێشت یانی وەکو ئینسانێکی تەقەدمی وەکو پیاوێکی محتەرەم مایەوە هینی سەنعەت و فڵان و هینی ئیش و ئەوانەش نەبوو پیاوێکی ئەوتۆ بوو کە وەزیفەیەکی بدەیە مانگانە پێی بژی و خلاص هەتا جارجارە دوکان و مکانی دادەنە بەڵام ئەوە نەبوو پێی ئیدارە نەدەکرات دوکان و مکانی پێی ئیدارە نەدەکات ئەوە مەلاشەری بوو بە کتێب بە ئارێ بابە وەکو دەڵێم گەلە جار گوتمە بە ئارێ بابە فێرە ئینگلیزی بوو مەسەلەن دۆر دەرکەیە ویندۆ پەنجەرەیە گۆ دۆر ئیتە لە کتێب لینینی بە ئینگلیزی دەخوێندەوە پاش دانێ من بیستم کە فەرەنسیش فێر بوو هەر بە خوێندنەوەی شخصی بۆ ئەوەی بتوانی لە مەسادری ئەسلی بە زمانی خۆیان ئەوانی کە ئەو شتانی کە دەنووسرێ بەو زمانە ئەسلیانە بخوێندرێتەوە لە بیرمە لە وەختی خۆیان سەلامە موسا دەنووسی لەسەر وەزعی سەقافی خۆی ئەڵێ من لە ئەو بەهرە و ئەو سەقافەیە کە هەمە قەرداری نازانم چەند چ شتێکم ئەوم لە بیرە دەڵێ بەڵام لە هەمیان زیاتر قەرداری دوو چشتم یەک چشتم زۆر لە گەنجیەوە من دوو زمانی زندوم ئەزانی ئینگلیزی و فەرەنسی یعنی ڕاستە خۆ توانیوێتی خۆی تەسکب کە چاوەڕەوە نەکردووە لە چەند کتێبێک تەرجمە بکرێ لە ئەو زمانانە بۆ عەربی ئەوجە تەرجمەکەش خوا دەزانی چۆنە مامەساجان دوور لە دنیای سیاست هەنێ بگەڕێنەوە ڕەنگ بێ پەیوەندیشی دیسانەوە هەبێ بە دایکتەوە ئێوەتان کە دایکی خەڵکی دەوروبەری وانەیە خەڵکی خودی وانە لەگەڵ دایک تا بە چ لەهجەیەک لە لەهجەکانی کوردی قسەتانە کرد دایکم تەبان مایەوە هەتا ئاخریش لەهجەکەی سەلیب نەبوو بەڵام بە سۆرانی قسەمان دەکرد بە سۆرانی دایکیشم ئاخر چەند ساڵێک ماوەتەوە ئینجا مێری بە باوکم کردووە لە بیئەیەکی سۆرانیش طبعا ناچارە ئەو فێروێ نەک بچی ماڵی شێخ فێرەبادینانی من بەس کەم زۆریان یەکێکی بە دیقەت جێ لە قسەکانی بگرت با ڕەنگ بۆ هەست بەوە بکە کە زمانی ئەسلی نییە ئەمە بەڵام بە سۆرانی قسەمان دەکرد و هەتا ئەویش مابوو فەزڵێکی گەورە بوو مناڵەکانی هەموو ناچار بوون لەگەڵ ئەوە بە کوردی قسام بکەن ئێستا کوڕەکەم ئەوەی بە 10 ساڵ 11 ساڵی هاتە دەرێ کوردەکەی زەعیفە کوردەکەی بەڵام کچەکان دوو کچم هەیە کچەکان کوردەکەیان باش دایکەکەی وەفاتی کرد دایکم ئەو ڕۆژە کافێ تەزبیتی کرد چاری یەکی 78 ئەو فترانە بەیەکەوە بوونیان چۆن بەیەکەوە دایکم تووشی ئەوە بوو دایکم من لە وەختی خۆیان حیزب کە داوای لێکردم احتیراف بکەم بچمە ماڵی مەتبەعە لێتی ناشێرمەوە ڕەنگ بۆ ئەوان بیریان لەوە کردبێتەوە کابراایکی ئەمین بێ و فلانێک بێ وعائليا محرر به لالتزامات عائلي با قيديني كشي لقال به دیارە من دەست نیشان کراوم هاتم بە منیان گوت ئامادەی بچی ماڵی مەتبەعە لە بەغدا ئەمیش ئەوسا عەرەبیەکەم عەرەبیش ئەنتیکە بوو وەکو عەرزم کردی دایکم هەر هیچ لێت ناشێرم و نەمتوانی بڵێم نا چونکە من حیزب وا تێگەیشتوم وەڵا چوینە بەغدا لەگەڵ دایکم چوینە بەغدا لە ماڵی مەتبەعە ئیشمان دەکرد بەستە زمانە هیچ نازانی زمان نازانی نەماشاش دەکەی ئەمە لەگەڵ جیهازێک تەعامل دەکەین بە چه حسێک نازانم بەڵام وەکو هەست بکە ئەمە مەخاتیرێکی زۆری لە دوایە گەلە زار دەگریا فەقیرەی
جا من گلەیم لێ کردی بۆ من دەگریم تۆ چیش لە منە ئیشی خۆت بکۆمیش دەگەریم دەشی گوت ئەمە دومین جارە من مهاجر دەبم ینی جارێک لە وڵاتی خۆیانە بۆ کوردستانی خۆمان جارێکی ترشان لە کوردستانە بۆ عەرەبستان وەکو دەڵێن ماینەوە فترەیەک پاش دانێ دیارە حیزب لەبەر سەبەبێکە نازانم بڕیاریاندا مەتبوعە نەقڵکەن من بە شوێنێکی تر تحویل بکەن لە بەغدا ئەلەو فترە دایکم گەڕاوە بۆ هەولێر ئەوە چ ساڵێک بوو ئەگەر لە بیرە بێت بەڵێ ئەوم لە بیرە لە 38 چونکە لە حەقیقەتدا ئەمن احترافەکەم چونم بۆ بەغدا پاشی وەسبەی 48 بوو مباشرەتەن پاش لە کاتی وەسبە من لە هەولێر بوو دایکم گەڕاوە ئیتر هەتا چوینە ماڵێکی تر دیسان دایکم هات لەوێن دەرەوێ کڕاگیراین پێشەوە بچینە کۆڕی ئیش ئەو ئیشێک کە پێم سپێڕابوو نەمەجاری عمالی و ئەوانە ئیش بکەم بەرەبەرە بەڵکو زمان فێر بم جیراین دایکم مایەوە تەبان هەشت مانگ ئەفۆن 4 مانگ لە تەوقیف هەمایەوە هەتاوەکو ئەوەی مەسئول و لە حیزبا خیانەتی کرد ئەو ساگوتی ئەمە هەموو جەریمەکەی مامانە تەبەن دەڵێ من لە خۆمەوە دەڵێم دایکی فلانە هیچی تری نییەوە بەریاندا و دیسان گەڕایەوە هەولێر تاوەکو من لە سزن هاتمە دەرێ و تر لەو ماڵ و لەو ماڵە ژیا و تەبەن کە سوکاری من کە سوکارێکی ئۆتۆم نەبوو یارمەتی بدەن ڕەنگە هەندێک دۆستم هەبوو لە هەولێر هەندێ بنەماڵە هەبوو لە هەولێر بۆی وەستان یارمەتێکی باشیاندا و ئێستاش گەلک منت باریانم ئیتر ئەوە مەسەلەی دایکم بۆ شکڵ کۆتایی هات بۆیە دەڵێ من تەربیە دایکم چکە دایکم ئەوەندەی وەعیم هەبوو بێ لە بیرم بێ لەگەڵ دایکم بووم لەگەڵ خەڵکی تر نەبوویم بۆیە ئەگەر دایکم لەگەڵ باوکم ئەگەر دایکمی خوازم بێتە ژنی معنەوە نییە من قەرداری ئەوم لە تەربیە قەرداری ئەو نیم کوڕی بۆ دەڵێم کوڕی دایکم باوکە مامەساکەی وەفاتی کرد باوکم پاشی نێزەکەی پاشی چل شەو لە وەفاتی دایکم عجیب ئەوە بوو بڕێک کەوت ینی مانگێک و دە ڕۆژێشتە چاوە بوو ئەو سا وەفاتی کرد ئەو لە هەولێر تەبان وەفاتی کرد چکەمە یەکرانین پەیوەندیتان چۆن بوو؟ پەیوەندی پاشی من چوومە ناو سیاست ئەوە جار زۆر تەمانە من تند بووم کە نەختێک هەراژ بووم تند بووم چونکە حیاتمان حیاتێکی قاسی بوو من لە بیرمە دایکم فترەیەک پشتی ڕق بوو نەدەچۆما جیرانە گەنانیان بۆ نەهێنا باینە چمان نەبوو بیخۆین کەسی لە کە سوکاری منی دەستە چارمەتیان بۆ دەرەژ ناکردم بۆیە دایکم ئیشی دەکرد لە ماڵانە ئەو ئیشی دەکرد من فریای ئیش نەکەوتم هەتا پاشی ابتیدایی وەکو عەرزم کردی لە هەندێک وەزایفی ڕۆژانە و تەموین و فلان ئەوانە ئیشم دەکرد ئەجینا دایکم ئیشی دەکرد بوو من گەنج و دایکم ئیشی دەکرد و بە ئەو دەمنی دەژیان بۆیە فعلەن ئەمن وا تەسەوڕ دەکەم وا بوو تر پاش دانێ وەکو عەرزم کردی چوینە بەغدا و مامۆستا ئەو وەختە لە چلەکانە دیارە بەنیسبەت کاری سیاسی ئەوە شۆ ڕەنگ بێش گرنگ بێ ڕەنگ بێ لە بیریشتان مابێ ژنێک پیاوێک ئینسانێک کرێکاری بکرا چەندی وەرەگرت ڕۆژانەیان مانە من لە بیرمە پێشی حرب وا بزانم پێشی حرب هینی حرب باشم لە بیر نییە بەڵام ئێستا من کاسێکە دەدەمێ پێشی حرب وا بزانم کرێکارێک مباشرەتەن پێش وا بزانم کرێکارێک پێنجانەی وەردەگرت ئەوانەی سەرپەرشتی کرێکارەکان دەکەن لام وایە دەرهەمەشان وەردەگرت کە لە دوو کرێکاران ڕائەکەن و وای دەیزوو بە و دەی وابکە و وابکە یان شتێکی لەو بابەتە من کە تەعین بووم بە ڕۆژانە لە تەموین تەعین بووم بە ڕوبع دینارێک تەعین بووم ڕۆژانە بۆیە دەڵێم ممکنە یارمەتی ئەوەت بدا بە ڕوبع دینارێک ینی مانجە دەیکرد چەندێک کار دەیکرد ئەوەندە کە تۆ حیسابی دەکەی و پاش دانێ وەکو ساعی داخلیە من تەعینیان کرد تەبەن ئەو ساعی داخلیە دەبێ وڵاغی هەبێ معاشەکەم 4 دینار بوو لە مانجێک یعنی ئەگەر وڵاغەکەم عەفوەن 4 دینار و 2 غلای معیشە بوو پاش دانێ زۆر ئیلحاحیان کرد شەرمم دەکرد من بچم من سواری وڵاغ نابم من بەرید بۆ ئەو شوێنانە نابم منیان ئیستیعارە کردەوە بۆ شتی نووسین چۆن دەبێ وڵاغێک بم بفەحسی بکەن و من پارەی عەلیق پارەی ئالیکی ئەو وڵاغە وەرگرم بیخەمە سەر معاشەکەی خۆم پاش دانێ وام کرد چونکە دیارە هەمویان ویان دەکرد ئێنجا معاشەکەم بۆ 10 دینار چاری خۆمە 2 غلای معیشەیی خۆم چاری ئەو لاش ئەو دەیکرد 10 دینارەوە نەمەردەگرت هەتا ئەو ڕۆژەی احترافم کرد مامۆستا جان کە
تۆ کارەکرد یاخود کە دایکە کاریە کرد ڕۆژانەی بەشی ئێوەیە کرد بەشی خێزانێکی چەند نەفەری والله لحقيقة من أولا فترة مكتب وشتوها فرسك من البرشخوم نديتوها أويك دومي رنجا مسألة جلو برك رنجا يك خاتم كريبي أويش وكو بلي للنجات لشتشوا من البركرد به علاقاتي اجتماعيش من سبارت بهندي زور محصور بو چونکە یەکێ ئەگەر بیدرێت دەبێ بژدا ئەگەر لە لایشتر بخوا دەبێ ویش دەرخوارددا ینی هەستە چوام هەبوو کە من ناتوانم ئەوە بکەم بۆیە من عەزیل بووم لە ئاخرەیە نانەکە بوو هیچی تر نەبوو یانێ من ئەوەست بکەم نانەکە بوو پارە و پولمان نەبوو نان بوو دایکمیشی دەکرد ممکنە ئیشی مقابل بە ئیشێک لەو ماڵە ڕوبە گەنمەشی دەهێنا لە دەمانکردنان ئیتر ئەلەو بابەتەوەیە جێنا بڵێ پارە و پولمان نەبووە ماوسا مامەساجان ئەو ڕۆژانە لە هەولێر لە شاری هەولێر یاخود لە دیهاتی دەوروبەری هەولێرە پەیوەندەکانی کۆمەڵایەتی چۆن بوون ئایا ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە لەگە بیرکردنەوەیەکی نوێی وەکو بیرکردنەوەی ڕێکخراوەکەی ئێوەیە لە جۆرێک لە هاودژایەتیان نەبوونە خەڵک وەری ئەگرت ئەو خۆی لە حەقدا ئەم جموجۆڵە ئەم بزاوە نوو بوو یعنی ئێمە زۆر بەسەربەرزی دیفامان لێ کرد و جارجارە بە نەزەقێکی گەنجانە ئەچینە ناو مەشاکل و نیقاشات و فڵان ئەوانە بەدیلمان نەبوو تقریبا ئەوسا بەدیلمان نەبوو جێهەتێکی تر نەبوو ئاقاری ئیشی فکری و سیاسی نێزیی ئاقاری فکری و سیاسی ئێمە ببێتەوە بۆیە متەمەیز بووین ینی کە ناومان دەبرا خەڵکەشی زۆر بێ عەجابەوە تەماشای دەکرد بەڵام لە عینی وەختیشا تێنا ئەگەیشت ئەمانە چن بۆیە ئەو ئیستیحادە نائەکراین ئێمە هەتا فترەیەکی پێچوو جارجارە خەڵکەکە دایانگوت کە چوینە ناو دیهات و فڵان ئەوانە جموجۆڵەشی باشمان کرد خەڵکەکە دایان وەڵا ئەوانە نوێژ بکەن و ڕۆژی بگرن ڕۆژی زۆر شەرتیژن و نوێژە بکەن بە پێڵاوە دەچنە بەهەشتێ فعلا نوع سلوكشي تابتي ما هبو مثلا او سلوك تابتي لا خلال فقط كلمه حرام وحلال نبو لا خلال او سن اول خلق ما نزيك دكاتوا سن لخلق ما ندور دكاتوا تو اگر بتوي لا خلق نزيك بيتوا خلق بلا حركتك راششي ابي هالويست باش بي ابي سلوك باش بي ابي اخلاقيته باش بي بمقاييس خومان ملاحظه دكي مثلا خواردنوا فلان او شتانه ئەوسا هەر ئێمە تحریممان کرد و تحریمێکی نهایی کەس نەدەوێ راشتی وا بکات لە حیزب قبول ناکرا سەبارەت بەوە نە لە ڕووی حرام و حەڵاڵەوە سەبارەت بەوە اجتیماعیەن پەسەند ناکرێ یەشێک ئایاتی مارکسیان و بکەنەوە قەناعەتی پێ نایەنێتەوە ئەگەر سلووکت باش نەبێ ئەگەر بتەوێت سلووک ئەگەر بتەوێت قەناعەتیان پێبینێ بێ قوتی مەسەلت هەبێ ئەبێت تۆ خۆت باش بی بڵێن ئەشۆ لێ سیقیان پێت هەبێت تاوەکو قسەت لێ وەرگرن ئەلە ڕۆوە ئێمە تووشی مەشاکلێکی گەورە ناهاتین بەعەکسەوە موچین هەندێک عناسری خراپ هەبوو معاداتێ دەکردین بەڵام ئەوە ئەو ساتەکەی تر یان بێلایان بوون یان جارجارە بەنەوەی ئەعجابێک یان بەنەوەی ئیندیهاشێک تەماشا قسەکانی ئەمیان دەکرد وەکو هۆڕێنە بکەین وەکو هڕێنەیەک بێیانی ئیلا ئاخرەیە ئەوانە هەبوو هەستم بۆ نەکرد خەڵک ئیستیحادمان بکە من لەم بە هەندێک مجاری سا قسەم دەکرد تەبەن قسەی ئەو ساشمان زۆر سنووردار بوو ینی زۆر مختصەر بوو بەس لەگەڵەوە شتێکی نوێ بوو لە بیرمە زۆر چاک لە بیرمە ڕۆژە لە ئەو دایرەکەیشم تیا کرد گوتیان ئەتۆ بۆچی ئەو قسانە دەکەی ئەگەر ئەو قسانە ڕاست بێ ئەو موقفەت ڕاست بێ فڵان و عەلان ئەبنە شیوعی فڵان و عەلان ناوی قازیان هێنا ناوی فڵان هێنا وەڵا گوتم عەجیبە چەقۆیەکەمە گوتم دەبێت قازی بڵێ وە چەقۆ جا بڵێم چەقۆ من ئەوەم لە بیرە کامەسەر بە بەساتەت مناقەشەمان دەکرد هەوە چەقۆی تێ بۆچی دەبێت قازی بڵێ چەقۆی ئەنجام من بڵێم چەقۆ نا پێشی قازی دەڵێم چەقۆ مەسەلەن ئێمە بۆیە هەست بەوە دەکەین و فڵان دەکەین ئەمە بە قەناعەتی خۆمان ئەو ڕێڕاستە بۆیە لەسەری دەڕۆین وامایەوە یعنی حتا ئێمەمانان دوسێ زار ژیران تەوقیف و فڵانەوانە بە ئەو پەڕی سەربەرزیەوە بەنەوە کەشخەیەکەوە خواخوامان و بەسەر جادە بمان تێمان پەڕێنن بۆکو ئێستا نەبوو ئێستا لای عێراقە بە مشکڵە
چونکە ئاشکرا بوو دەچێت سجن تەماشا دەکەی خەڵکەکە بەش زۆرێک تەماشای دەکردی ئەوە تۆ هاتی تۆ نوێنان بۆ هێناوی پەرز لە تەوقی بدەیتە دەرێ نوێنەکە لە سەرشانە دەڕۆیتەوە لا توە شتێکی چەنە خەلات فەتح کردووە لا توە شتێکی زۆر گەورەت کردووە ئەوانە هەبوو یانێ ئەو شتانە هەبوو نەفرەت نەبوو لەو بابەتە طبعا ئەوە معنای وەنی مجتمعی هەولێر وەسەتێکی زۆر وەگەڵ حیزب کەوتن نا وەسەتەکە محدود بوو بەڵام لەگەڵ ئەوەشا وەسەتێکی باش بوو واعید بوو يعني سام منظمات خصوصا پاشی کە شۆڕش خۆی حل کرد طبعا بۆ یەک ڕنگ پێشدانێ چەند کەسێک لە ئێمەمانە لەگەڵ حزب بووین حزبی منظمەی شۆڕش ئەوان دەسەڵاتدارتر بوون ئەوان ئیمکانیاتی زیاتریان هەبوو مەکتەبەیان هەبوو ئەوان ژمارەیان زیاتر بوو إلى آخری بەڵام کە شۆڕش خۆی حل کرد بەشی هەرە زۆری ئەوانە چوونە ناو حزب وقصي ئێمەش وەکو بڵێ دەبێ وابێ ڕاز دەرچوو ئەوە حیزبابێ حزب نییە بووە نەوع نەشاتێکی خاص تا ئێساش لە بەرمە لە بیرمە عائلەیەکی دوو کوڕی ئاغەیەک یەکیان شیوعی بوو دوو کوڕ هاتن بۆی بەشداری ئەو پێخۆشحاڵی ئێمە بکەن لە هەولێر لە ڕێگا ترومبێلەکە وەرگەڕا دوانیان کوژ مردن یەکیان لەوانە ئەو کابرایە بوو کە ناوی ئەنوەر بوو خەڵکی قازیخانە لە حقوق و تەڵەبەی حقوق بوو چونکە ئاب بوو ئابعوتلەیە فهات بۆ ماڵ لە قازیخانە بەرەو هەولێر هاتن ترومبێلەکان وەرگەڕا دوو براک مردن یەکیان ئەوە بوو جا ئەوانە هەبوو لە وەختی خۆیە پاشدانێ ئەمە خەریک بوون جارجارە نەورۆزمان نەکرد پاشی نەختێک لەمە دواتە وەڵە بۆ لە 46 و 47 ئەوانە و جهەتێکی دینی و ئەوانە هەبوو محارەبەیان دەکردین بەڵام محارەبەکە شعبی نەبوو بەعکسەوە بەشەشی زۆر ناڕەزاییان دەردەبڕی چۆن دەبێ ئێستا ئەوانە ئیتیهام بکەن کە ئاگر دەپەرستن لەو کاتەی دەڵێەوە عادەی نەزەر دەکرێتەوە لەوە خواب پەرستن زان و بەتەوەی ئاگریش پەرستن ئەو جهێتە دینیە چێ بوو مامەستا جهەتی دینی ماڵی مەلایەکە بوو لەوێن دەرێ شێخ مەحیدینیان پێدەگۆ شێخ مەحیدین پیاوەکی ناسراری هەولێر بوو حەقەن وەسەتەکی باش لە دوی نوێژی دەکرد و ئەوانە و کابراایشیش بوو ئێمە لە وەختی خۆیان وامان دەزانی چین ئیتیزاهاکی بنەوتێ فکری ڕەجعی هەبێ ئەژینا مەلایتر هەبوو لەگەڵ ئەمە باش بوون مەلایتر هەبوو مەسەلەن کابراچە هەمان بوو کابراچە و کومەلا ساڵحی کۆزە پانکە مەلایکی باش بوو کە دەچین هەندی عرایز و فلان و ئەوانەیە هینی حزبی تەحەڕ و ئەوانە پێی تەوقیعکەین و لە مزگەفتی شکا و تەوقیع بکردایە موسڵمانەکان هەموو پەنجیان پێدا دەهێنا کافی بوو کە بڵێن مامۆستا حەز دەکەین قسێکی باش دەربارەی ئەو مەسلەیە بکەین و قەزەی فەڵەستین وا و مەسلەی فەڵەستین وا و تەحەڕی وەتەنی وا وشکرا ئەگۆ موسڵمانی نەتەوقیعکردن موسڵمانەکان تەوقیعیان دەکرد و کۆمەڵێک تەوقیعمان لەو ڕێخر دەکرد ئیواشمان هەبوو ئیوامان هەبوو بەڵام ئیواش هەبوو ئەمانەی بە ژێ تاسیری چی ئەوسام لە ئەوە نەبووینانی جا حەوڵیان دەدا لە ڕێ حکوومەتە حتا ئاخر جار نەورۆز کرا من ئەوسا ئینتیقالش بکرد بۆدا بەڵام قەزیەکی محاکەمەم لەسەر بوو گەڕامەوە ئەوسا حکوومەت هەر هەندە ئیجازەشیدا حافز و فلان و ئیجازیاندا بۆ نەورۆز بەڵام لە دەرەوەی شار بە مشوارێک نەورۆزەکەمان کرد و لەسەر ڕێگاوبان بۆ ئەو شوێنە شۆرتۆ مرتەهەبوون هەوڵیان دەدا تا توانە هەیە لێ نەگەڕێ خەڵک بگاتەوێت تاوان بە لێدان و نێدان نا باش شێوەیەکی تر چونکە خەڵکیش زۆر لەوێ بوو نیسبیان ئەمانە ئەوە هەبوویانی مامۆسا یەکەمین ڕێکخراوێک کە ئێوە لە ناو ئەو ڕێکخراوەیە کارتان کرد بێ و دەستان بەکاری حیزبی کرد بێ چ ڕێکخراوی حیزبی هیوا بووە حیزبی هیوا پەیوەندیتان لەگەڵ کەسانی ناو حیزبی هیوا جۆری ڕێخستن دواتر بە بەراورد لەگەڵ حیزبی شوێعیە و پەیوەندیتان بە سەرۆکی هیواوە چۆن بووە ئەمە ئەوسا تەوان ئاگامان لە سەرۆک نەبوو ئێستا ئەگەر لێتی ناشێتم کە بڵێم ئەوسا ئێمە سەرۆکیشمان ناناسی ئێستا جارجارە خوێنمەوە ئێستا مەقسەد ئێستا نییە ینی پاشی فترەیەک ئەو شتانەمان خوێندنەوە ئێمە لە ناوە خۆمانە عەلاقەمان بە یەکتر بوو ملاحەزە دەکەی و لە هەندێک کۆبوونەوەی گشتیش ئەمانزانی چێشی تر ئەندامی هیوایە مجموعەیەک زۆر لە گەنجان لە هیوا بوون ئەوسا لە هەندە شوێنە کۆ دەبووینەوە یان هەندی فعالیاتی جەماهیری ئەکرا خصوصا ئەوم لەبیرە کاتی حرەکەی ڕەشید عالی نەشاتێک ڕوویدا لە هەولێر
نشاتێکی جەماوەری و تەقەی تیاکرا و مجموعی خەڵکی تیا نەقل کران بۆ عمارە بۆ معتەقەلی عمارە و إلى آخره ئەمانەی تیاکرا چلویەک بوو تقریبا بەشێکی زۆری و عناسرانە ژێر تەسیری هیوا بوونەوەن